دانیشتوانەکەی تا 100 ساڵ دەژین و بە گەنجی دەمێننەوە. ئەوان زۆرتر شیری بزن دەخۆن و سوودێکی سەرسوڕهێنەری باز دەکەن. لە کۆتایی هەفتەکەدا خواردن بەشی چەند ڕۆژێک دروست دەکەن و با درێژایی هەفتەکە لی دەخۆن. ئێرە دوورگەی سەردینیای ئیتالیایە. زۆرینەی دانیشتوانەکەی تا 100 ساڵ دەژین و ئەوە کاری سەرەکیش بۆ زۆری تەمەنیان ئەو شێوازە ژیانەیە کە ڕۆژانە دەیگوزارێنن. دوورگەکە یەکێکە لە ناوچەشینەکان لە جیهاندا کە تێکڕای تەمەنیان بەراورد بە ناوچەکانی جیهان زیاترە. ئەو کارەکەشی بۆ ئەوە دەگەڕێتەوە کە ئەوەی دانیشتوانی ئەم دوورگەیە ڕۆژانە دەیخۆن سەوزەوات و پاقلەمەنیەکانن. شیری بزن خواردنی سەرەکی ڕۆژانەیانە و دەڵێن کە سوودی زۆری هەیە و ڕێژەی کۆلیسترۆلی خراپ لە لەشدا ناهێڵێت. دانیشتوانی ئەم دوورگەی ئیتالیا دانەوێڵەی تەواو بەکاردێنن کە بڕێکی باش پرۆتینی تێدایە و گلوتینی کەمە. ئەوان گرنگی بە زۆر خواردی نادەن. لە کۆتایی هەفتەکەدا خواردن بەشی چەند ڕۆژێک دروست دەکەن و بە درێژایی هەفتەکەلی دەخۆن و خواردنی چۆر و پڕتام بەکار ناهێنن. جوڵە زۆر دەکەن. ڕۆژانە کاری جوتیاری دەکەن و گرنگی بە مەڕ و ماڵاتەکانیان دەدەن و دەیان دۆشن. کاری چاکردنی باخچە و کێڵگەکانیان دەکەن و بەردەوام لە جوڵە و دۆزینە و ڕاپەڕاندنی ئەرکەکانی ڕۆژانەیاندان. بۆ ئەگەر دەتەوێت تەندروست بژیت پێویستە بەکارهێنانی شاشەی مۆبایل و کۆمپیوتەرەکەت لە ڕۆژێکدا 30 بۆ 45 خولەک بێت و ئەوڵ بدەیت جوڵەی ڕۆژانە زیاد بکەیت و شێوازی خواردن و ژیان بە شێوەیەکی گشتی بۆ تەندروستتر بگۆڕیت.